یانی هەندرێن لە ئامادەکاریەکی چڕدایە بۆ یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایابی کوردستان و بە تایبەت بۆ یەکەم یاری لە نێو یاریگای خۆی بۆ ڕووبەڕووبوونەوەی شێوانە. هەندرێن کە ساڵانێکە لە نازناوی خولی نایابی کوردستان و پلەکانی پێشەوە دوورکەوتۆتەوە، ئەم وەرزە هەوڵ و کۆششی بۆ بەرزکردنەوەی نازناوەکەیە. بەڕاستی ئەمە ئامادەکاریەکانمان باشە، بەخۆشان ئاگدارن ئەمە لە مەرحلەی دووەمەوە وەکو تیپ بەڕاستی ئەمە سەریانی هەندرێن تیپێکی باشین. بەڵام ڕاستە تۆپانێ بەڕاستی عملیە زیاتر، ئەمە برێم واقعی بین، ئەمە لەگەر 6 تیپ برێم کەتین هەر 6 تیپ بەڕاستی هەر شەشیان برم وارد دەبنە برێم پاڵانی خولی کوردستان. بەڵام ئەم بە لێت برێم لە شارمەوە ئەو ساڵەمە تیپمان زۆر زیابوو لە ساڵانی داهاتوو، هەم بە ڕتمی تۆپانشمان هەموو برێم لە تایید. بەرحەڵ ئەمە چاومان برێم نازناوەکەی خولی کوردستانە، منیش لەو برێم تەوقعی دابم ئەمە دەبینە تیپێکی ڕکابەرێکی باش لەو برێم قۆناغە. یانی هەندرێن لەگەڵ ئەوەی لە دەستپێکی وەرزی ئەم ساڵ بە ئاستێکی خراپ دەرکەوت و لە پلەی کۆتایی ڕزبەندی کۆمەڵەکەی دابوو، بەڵام دوای چەند گۆڕانکاریەک و گەڕانەوەی چەند یاریزانێکی لە پێکان تیپەکە لە دوایین هەشت یاری خۆی خاوەنی 5 سەرکەوتن و 3 یەکسانیە و شکستی نییە، بە هەمان پێکاتەشەوە دەچێتە نێو قۆناغی کۆتایی. ئامادەکاری زۆر باشمان کردیا، دەتوان بڵێن تیپێک دەبێت تیپێک قورس دەبین لە شەژیانەیە زۆر بە ئاسانی سەیری تیپەکانی دیژ ناکەوانش قورسم بەزلێن ئێمەش تیپێکی تۆکمەینەوە دوور لە مکێشە و پاڵپشتێکی دیاری زۆر باشمانێ ئەم ساڵ جیاواز لەم ساڵەکانی تر ئینشاڵڵا هەوڵ دەین بەرەو نازناوەکە و نازناوەکەش دەجەنگین و بەرەو نازناوەکەش هاتین ئەم ساڵ بۆ ئەو دەورێکە بە خۆشتان زانم ساڵ ئاستێکی زۆر بەشمان پێشکەش کردیا و یانی هەندرێن خاوەنی نازناوێکی خولی نایابی کوردستانە و لەوەتەی تیپەکە دامەزراوە لە خولی نایاب دانەبراوە و چاوی لەوەیە جارێکی دیکە بە نازناوەکە شاد بێتەوە بە سەرکردایەتی دڵشاد معروفی ڕاهێنەر. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.